بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، سلام و ڕەحمەت و مێهرەبانی خوای گەورە برجێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لەو شاشە خنجی لەو جوانانەی ئێوەی خۆشەویست بە خزمەتتان گەیشتمەوە. خۆشەویستانم، لە زنجیرە باسەکەماندا ئاخری کە باسمان کرد گوتمان ئەو مەلائیکەتانە دێنە خوار و بەشداری لەگەڵ مرۆڤەکان بەشداری کۆمەڵێک شت دەکەن. هەیە دێتە خوارێ وەکو عەزەتی جوبرائیل بۆ وحی هێنان، و هەیە مەلائیکەتی زۆر لەگەری دەهات بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یاخود ئەگەر کێشە قەوما بایە وەکو شەڕی بەدر ئاهاتنە خوارێ یارمەتی مسلمانانیان دەدا، یاخود دەهاتن مسلمانانیان نەجات دەدا لەو میحنەت و ناخۆشیەی کە تێدانە، وەکو ئەو ئەبا مەعلەقم باس کرد لە بۆتان، یاخود دەهاتن شەوی لەیلەت القەدر بەشداری مسلمانان دەکەن لەو بەرەکەت و لەو خۆشیەی کە مسلمانان تێدانە. ئێستا با بزانین پلە و پایان مەقامیان چۆنە، و ئایا ئەوان هەیە لە هەیان گەورەتر بێ یا هەمویان لە سەیەک مستەوان. تەبەن عەزەتی جوبرائیل بە پێغەمبەری خوا ئەفەرمی صلی الله عليه وسلم، دەفەرمێ وما منا إلا له مقام معلوم، دەفەرمێ هەر یەکێک لە ئێمە ئیلا مەقام و پێگەیەکی تایبەتی خۆی هەیە. لە هەمویان گەورەتر چوار مەلائیکەتن، یەکێمیان حەزرەتی جوبرائیلە کە بەڕاستی ئەوە بەس وەزیفەی ئەوەیە کە پەیام و ڕیسالە و پەیامی خوای گەورە دەهێنێتن بۆ پێغەمبەران، بۆ هەموو پێغەمبەرەکان. تەنها حەزرەتی جوبرائیل پەیامی ناردووەوە بۆ ئاخرەمین پێغەمبەر کە محەممەد عليه الصلاة والسلام کۆتا دینیشە، ئەوە بۆ ئەوی قورئانی هینایتە خوارەوە. ئەوی تکەیان حەزرەتی ئیسرافیلە، ئەوی تکەیان حەزرەتی میکائیلە، طبعا حەزرەتی جوبرائیلە، میکائیلە، ئیسرافیلە و مەلەک المەوتە. هەرچەندە ئەمە لە کوردەواری خۆمان و حتا عەرەبەکانش هەندێک ناویان لێنا عیزرائیل، بەڵام لەوەی لە قورئان نە لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەفزی عیزرائیل نەهاتووە، بۆیە خوای گەورە هەب بە مەلەک المەوت ناوی بردووە، بۆ ئێمەش هەب بە مەلەک المەوت ناوی دەبین. طبعا ئیتکەشیان هەنا، وەکو مەسەلەن پێغەمبەری خوا عەلەیهی خوای گەورە لە قورئان باسی هاروت و ماروتی دەکا کە ئەم دوو مەلائیکەتە لە زمانی حەزرەتی سولەیمان هاتوونە خوارەوە. طبعا لە زمانی حەزرەتی سولەیمان خەڵک بەڕاستی ساحیرەکان سحریان زۆر بڵاو کردبووە و سحریان زۆر ئینتیشار پێکردبوو. خوای گەورە دوو مەلائیکەتی ناردن کۆمەڵێک شتیان فێرە خەڵکی کرد بۆ ئەوی خۆیان لەو سحر و لەو ساحیرانە بپارێزن. ئەوە ڕەقیبون عەتیدمان هەیە، دوو مەلائیکەتمان هەیە پێیان دەرێن ڕەقیب و عەتید، کە ئەو دوو مەلائیکەتە لەگەڵ ئینسانن و حتا ڕۆژی قیامەتێ تەسلیمی خودای گەورەی دەکەن. ئەم دوو مەلائیکەتانە چاکە و خراپەی ئینسانەکە دەنووسن و کە تەسلیمی گۆڕی دەکەن لێی دوور دەکەون، و حتا ئەو ڕۆژەی کە زندی دەبتەوە ئەو دوو مەلائیکەتە دێن تەسلیمی رب العالمینی دەکەن، بەخۆ بە دەفتەرەوە چی کردووە هەمیان لە بۆ نووسیوە. مەلائیکەتێکی کەمان هەیە پێی دەڵێن مالیک، ئەوە ئایدی سەرپەرشتی جەهەنەمیەکان دەکا و سەرپەرشتی عەزیەت و ئازار و ئەشکەنجەی خەڵکانی ناو جەهەنەم دەکا. مەلائیکەتێکی ترمان هەیە پێی دەڵێن ڕیضوان، ئەوەش سەرپەرشتی هەموو ئەهلی بەهەشت دەکا. تەمەن بە هەزاران مەلائیکەتی لێنا کە خزمەتی ئەهلی بەهەشت دەکەن، بەڵام گەورەی هەر هەمویان کە ناوی ڕیضوانە. نەکیر و منکەری شەنە، ئەو دوو مەلائیکەتی ترن. ئەو مەلائیکەتانە لە ناو قەبر پرسیارت لێ دەکەن. ئەو بە نەسی حەدیث ئەو بە قورئان و بە حەدیث ئەوانی کە ثابت بووە، ئەوە چەند مەلائیکەتێکن کە ناوەکانیان گوتراوە. باقیتر ئێمە ناوەکان نازانین، هەر خودای رب العالمین دەزانیتن. ئایا ئەو مەلائیکەتانە دەتوانن شکڵی خۆیان بگۆڕن؟ بەڵێ دەتوانن شکڵی خۆیان بگۆڕن، وە لە قورئانیشدا باس کراوە و لە فەرمودەی پێغەمبەریش
فرمودەی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشارەت بۆ دراوە کە ئەم مەلائیکەتانە دەتوانن شکڵی خۆیان بگۆڕن. میثال خوای گەورە لە قورئانێ باسی حەزرەتی مەریەمە دەکاتن. کاتێک کە حەزرەتی مەریەمە خوای گەورە مژدەی دەداتێ بۆی کەوە زگێکی دەبی و ئەم زگە کوڕە ناوی حەزرەتی عیسایە و ئەم عیسایە ئەبێت بەبێ باوک بۆی گەورەی و عەزەمەت و دەسەڵاتی خوای گەورە بەدیار بکەوێ کە خوای گەورە قادر و مقتەدیرە کە ئینسانی بەبێ داک و بابیش دروست دەکا وەکو ئادەم و دروستیشی دەکا بەبێ باب وەکو حەزرەتی عیسا. جا ئەوە بوو خوای گەورە بۆ خۆی دەفەرمی فەتەمەثەلە لەها بەشەرەن سەویە. حەزرەتی جوبرائیلی کاتێک کە لە بۆ نارد و فووی لە دەوی کرد و یەکسەر فووەکە بوو بە ڕوح و چووە ناو زجی ڕەحمی ناو ڕەحمی حەزرەتی مەریەمە و بوو بە حەزرەتی عیسا ئەوە وەکو شکڵی بەشەرێک هاتە پێشی. میوانەکانی حەزرەتی ئیبراهیم مەشهورە کاتێک حەزرەتی ئیبراهیم کۆمەڵک میوانی هات ئەویش هەر بە خێرا فەجاء لەهم بعجل سەمین بەڕاستی یعنی چوو یەک گۆڵکی قەرەوی پڕگۆشتی لۆ کوشتنەوە و حازری کرد و لێنان و لە پێشی دانان فەرمی ئەلا تەئکولون فەرمووە تەبعاً کەس دەستیانی لۆ درێژ نەکرد ئەوجەسە منهم خیفە بەڕاستی لێیان ترسێت کە میوان ئەگە بێتە لە ناو ماڵت نانی نەخوارد یعنی من دوژمنم دۆست نیم بەڵام کە نانی خوارد یعنی دۆستم و دوژمن نیم ئەوانش دەستیان بۆ نانەکە درێژ نەکرد ئەو گۆڵکە سۆرکراوەیە ئەو گۆڵکە پڕگۆشت و بەتام و بە لەزەتەی لە بۆ لێ نابوون لە سەسینی دای نابوون هیچ دەستیان بۆ درێژ نەکرد بۆیە فەرمی ئەلا تەئکولون ئێوە ناخۆن طبعا وتمان مەلائیکەت نەدەخۆن و نەدەخۆنەوەش دێکەواتە ئەوانە حەزرەتی ئیبراهیم نەیناسین کە مەلائیکەتن ئەوجا گوتیان مشەوەژمە بە ئیبراهیم ئێمە هاتوین مژدە دەدەینێ کە خوای گەورە کوڕێکت ئەداتێ ناوی ئیسحاقە و پاشانی هاتوون قەومی لۆت لە ناو بەرین. طبعا میوانەکانی حەزرەتی لۆتیش ئەو مەشهورە کە کاتێکە حەزرەتی لۆت میوانی هات نەیزانی مەلائیکەتن چونکە ئەوانە هەمووی لەسەر شکلی بەشەر هاتبوون لەسەر شکل و شێوەی بەشەر هاتبوون. کاتێک کە میوانەکانی هات یەکسەر قەومەکەی کە فاحیشەیان دەکرد لە نێر لەگە نێر کۆ دەبوونەوە کە زانیان ئەو مەزموعەک میوانی جوان و ڕێک و پێک هاتوون یەکسەر هجوومیان کردە ماڵی حەزرەتی لۆت و گوتیان ئەو میوانە نەمان بدەنێ. ئەوی فەرمووی حەیا مەبەن ئەوانە میوانی منن شکۆ و هەیبەتم مەبەن عەیبە لە بۆتان دانیشن ئەو ئیشە و کارە بەس سەواز لێبینن. فەرمووی جا خۆزیە ئێستا یعنی مردێک هەبایە لە ناو ئێوە ئەلەیسە فیکم ڕەجولٌ ڕەشید پیاوێکتان لە ناو نییە کە غیرەت و شەهامەتی هەبێ قسەی ئاوا لە بەرامبەر ڕووی من و بەرامبەر میوانەکان نەکاتن. ئەلمیم دوای یەکسەر ئەوان پێیان گوت ئەی لۆت مشەوەش مەبە ئێمە مەلائیکەتی خواین هاتوون غەزەب لەو قەومە ئەگرین لە ناوێ ئەبەین مەترسێ ناتوانین لێمان نێزیک ببنەوە. و حەدیثی جوبریلیش کە لە حەڵقەی یەکەم باسم کرد کاتێک کە حەزرەتی جوبرائیل هات ئیمام عومەر دەجێرتەوە دەفەرمی هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لە ئیسلام و ئیمان و ئیحسان و ڕۆژی قیامەت و علامەتەکانی ڕۆژی قیامەتەی لێ کرد پاشان ڕۆیشت. طبعا ئیمامی عومەر دەفەرمی بەڕاستی ئێمە هەموو عەجائیبمانمە ئەم پیاوە هات پرسیاری دەکرد کە پرسیارەکەی جواب دەداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دەفەرمی سەدەقتە بەخوای ڕاستت گوت کاکە ئەگەر دەزانی لۆ لێی دەپرسی ئەگەر نازانی لۆ دەرێ ڕاستت گوت. فەرمی پاش سێ ڕۆژان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەی عومەر زانیت ئەو میوانە چێ بوو کە پرسیاری ئیسلام و ئیمان و ئیحسانی لێ کردم؟ فەرمی الله وەڕەسوولو ئەعلەم ناوەڵڵا خوا و پێغەمبەری خوا ئەزانن ئەو میوانە چێ بووە. فەرمی ئەوە حەزرەتی جوبرائیل بوو هاتبوو دینی فێرە ئێوە دەکرد. ئەوزە حەزرەتی عومەر فەرمی زانیم کورەوە حەزرەتی جوبرائیلە لەسەر شکلی ئەم پیاوە هاتووتە خوارەوە بۆیە لەم ئەرا فیه ئاثارە سەفەر هیچ ئاساری سەفەری پێوە دیارم لە عاسمان هاتبوو نەک بە زەوی عاسمان یەکسەر دابەزی بوو یەک تۆزیشی بە شمەک و بەرگ و ڕیشی ڕەشی پێوە نەبوو. حاڵەتی تریش حەزرەتی عائیشە دەفەرمی جارێکی پێغەمبەرم دیت عەلەیهی سەڵات وەسەلام دەستی لەسەر پشتی ئەسپێکدا نابوو لەگە دوحیەی کەلبی قسەی دەکرد
لەگەڵ دوحیەی کەلبی قسەی دەکرد. ئەمیش تامان دوحیەی کەلبی سەحابەیەکی جوان بوو. مەلائیکەت حتا حەزرەتی جوبرائیل زۆر جاران لەسەر شکلی دوحیەی کەلبی دەهاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەسەر شکلی دوحیەی کەلبی دەهاتە خوارەوە. حەزرەتی عایشە دەفەرمی دیتم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی لەسەر پشتی ئەسپێک داناوە لەگەڵ دوحیەی کەلبی قسان دەکا. فەرمی پاشان هاتەوە گوتی ئەی عایشە زانیت ئەوە چێ بوو؟ گوتی باڵێ زانیم ئەوە دوحیە نەبوو. گوتی نا، ئەوە حەزرەتی جوبرائیل بوو سەلامی لێ دەکردی. حەزرەتی جوبرائیل بوو سەلامی لێ دەکردی. دەی کەواتە زۆر حەوادیفی تریشمان هەیە کەوە مەلائیکەتان لەسەر شکلی بەشەر دێنە خوار و خۆ دەگۆڕن. ئەو حەدیثەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەدیثێکی صەحیحە کە ئەو کابرایی لە پێش میلەتی ئیسلام هاتووە کە 99 کەسی کوشتە بوو، پاشان ئەسی لە عالمێکی دینی ئەپرسی ئەمن تۆ بەم لە بۆ هەیە؟ دەفەرمی نەخێرە تو 99 کەست کوشتە هەی مجرم چۆن خوا لێت خۆش دەبێت؟ ئەویش دەکوشی 100 کەس تەواو دەکا، پاشان پەشیمان دەبتەوە ئەچێتە لای عالمێکی گەورەتر. عالمەکە دەرێ بەڵێ تۆبەت لە بۆ هەیە، بەڵام بڕۆ ئەو مەملەکەتەی خۆ لێ دەژی بەجێی بێ لەوێ مەژی، بڕۆ فلانە مەملەکەتی ئەوان پیاوی باشن لەوێندە تووشی شەڕ و جێسەر نابی. کابرا لە ناوەندی ڕێ دەمریتن، کە دەمری مەلائیکەتی عەزاب دێن و مەلائیکەتی ڕەحمەتیش دێن. مەلائیکەتی عەزاب دێن لەبەرەوەی یەک کردەوەی باشی نەکردووە، مەلائیکەتی ڕەحمەتیش دێن دێن لەبەر ئەوەی تۆبەی کردووە. ئەلێرە کە لێیان دەبتە چێشمە چێش ئەو بیبا ئەو بیبا، خی گەورە مەلائیکەتێک ئەنێری لەسەر شکلی بەشەر. ئەو حەدیسەکە سابتە لەسەر شکلی بەشەر ئەنێری، دەڵێ ئەوە چیتانە؟ دەڵێ وەڵا ئەو هایە وەزعەکە. ئەویش دەفەرمێ بەینی هەردووکان بپێون لەو گوندەی کە هاتووە و ئەو گوندەی دەیەوێ بچیتن، چیهانیان نێزیکتر بوو ئەو بیبە. ئەگەر لەو گوندەی کە دەهات نێزیکتر بوو ئەو بیبە مەلائیکەتی غەزەب بیبە، و ئەگەر لە گوندەکەی کە بۆی دەچوو نێزیکتر بوو ئەو مەلائیکەتی ڕەحمەت بیبە. کە پیوان ئەفەرمی ئەو مەسافە نێزیکتر بوو کە ئەو گوندەی لە بۆی دەچوو. لە هەندێک ڕێوایەتیشدا هاتووە خی گەورە ئەمری بە گوندەکەی ئەو مەسافەی کرد کە لەی هاتووە کە درێژ ببتەوە، و ئەمری بەو زەویە کرد کە لەوی دەچوو کە کوور ببتەوە، تەنها بۆ ئەوەی لێ خۆش بێ و ڕەحمی پێ بکات. کەواتە مەلائیکەتەکانی خی گەورە، فریشتەکانی خی گەورە ئەتوانن شکڵ و شێوەی خۆیان بگۆڕن و بە تایبەتی خۆیان بکەن بە بەشەر، و بە تایبەتیش خۆیان دەکردە سەر شکڵی دوحیەی کەلبی کە سەحابەیەکی زۆر جوان و قەشەنگی پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم. ئینشاءڵڵا بۆ تاوەکردنی بابەتەکە لە خزمەتتاندا دەبم، بەخوای گەورەم سپاردن.